شەپێلە ئازادیە کوردستانی دەدەمە بوریدە زنجیرێک جوین لەگەل بەرپرسیارن ژمارەیەک وڵاتە ئەوڕۆپی ئەنجامدان داخوێنیەکەدا شەپێلە ئازادیە کوردستانی ڕاگەهاند کۆ لە ڕێکەوتە 16 ئێلوونە 2019 شاندەک ژێ پارتیا ئازادیە کوردستانی لەگەل بەرپرسیارن وەزارەتە دەرڤە فەرەنسا لە پاریسا پایتەختە فەرەنسا جویە. هەروها لە ڕێکەوتە 11 ئۆکتۆبەر 2019 شاندەکە شەپێلە ئازادیە کوردستانی لەگەل بەرپرسیارن وەزارەتە دەرڤە ئەڵمانیا جویا و 24 هەمان هەیڤێدە لە بەرلینە پایتەختە ئەڵمانیا لەگەل ئۆفیسە ئەنجێلا مێرکێل ڕاوێژکارە ئەڵمانیا جویە. هەروها لە ڕێکەوتە 15 مژدارە بوری شاندەکە شەپێلە ئازادیە کوردستانی لە لەندەن پایتەختە بەریتانیا لەگەل بەرپرسیارن وەزارەتە دەرڤە بەریتانیا جویە وەکە دەخوێنیە داهاتیەک و دەدەهێوێ هەیڤێدە سیامەند حاجۆ سەرۆکە شەپێلە ئازادیە کوردستانی لەگەڵ ژمارەیەک بەرپرسیارێن ئەمریکی لە وەزارەتە دەرڤە ئەمریکا و بەرپرسیارێن دەبەر کەیسە سووریە دەجویە کواوژی ئەڤێن میشێل سوارێزیامین داوێت فیشەر و لۆکاسکین شەپێلە ئازادیە کوردستانی دەخوێنیا خۆدەدا خویاکەرێن کولگەل بەرپرسیارێن وەزارەتە دەرڤە ئەمریکا دەکارێن کۆمیتە دەستوری و پرۆسەیە سیاسیە سووریە و دانوستاندنێن لە جنێڤ تێنە ئەنجامدان هاتنە گوتوبێشکردن و بە تایبەتی ڕێژەیە کوردانیا کێم دێ کۆمیتەیە دەستوریدا شەپێلە ئازادیە کوردستانی دەخوێنیا خۆدا دەبێژێک و شەپێلێ داخوازژە بەرپرسیارێن ئەمریکی کرد و پشتەوانیا مافێن پێکاتیان لە سووریە بکەن هەمان دەمێدەژی پشتەوانیا دەستوری سووریە بکەنداک و سووریە ببێ وڵاتی یاسایی و پاراستنە مافێن پێکاتە و کێم نەتەوان هەروەها سیامەندە حاجۆ داخوازژە بەرپرسیارێن ئەمریکی کرد و قادا سووریە ژ بۆی رووسیا و تورکیا بجینە هێلێ وەکە چاوەقات جە هەردوو وڵاتان ڕا بەجێ هێژدەماک و کۆمیتە دەستوری هاتە پێکانین داخوێنیا شەپێلە ئازادیە کوردستانی داهاتیە کۆ 11 مێدەژی سیامەند حاجۆ لە پەیمانگەها واشنتۆنیا لێکۆلینان وانەیەک دەربارەی پرۆسەیە سیاسیە سووریە و کۆمیتەیە دەستوری و ڕەوشاکوونها ڕۆژاوای کوردستانی تێدا دەرباز دەبێ پێشکەشکرد و ڕۆناهی خستە سەر بنپێکردنێک و گروپێن سەر بێ تورکیاوە لە دژی کوردان ئەنجام دەدەن.